باس بێت لەسەر بەرەمێنانی یەکێک لە کورتە فیلمەکان بێگومان ملەتی کورد خاوەنی سەدان چیرۆکی زۆر ناخەژێن و زۆر کارەساتبار و زۆر بڵین ناخۆشە کە ئەبێتە هەوێنی بەرهەمێنانی بەشێک لە فیلمەکان. ئەو فیلمەیەم ئەمڕۆ ئەم ئێوارەم قسە و باسی لەسەرەکەم فیلمی ڕێبورنە کە یەکێکە لەو کورتە فیلمانەی کە بێگومان بە شێوەیەکی خەیاڵی لەلایەن سینارەست و لەلایەن چیرۆکنووسەکەەوە نووسراوەتەوە و کاری لەسەر کراوە، بەڵام بێگومان چیرۆکی پشتی ئەم کارە هونەریە ئەگەڕێتەوە بۆ بەشێک لە ڕووداوەکانی ساڵی 1990 لە بەرەمهێنانی فیلم و سینەمای ئێستا لەلایەن هەم ئەو لاوانەی کە ئێستا لە بواری سینەما و دەرهێنانە کارەکەن هەوڵێن لە ڕێگەی چیرۆکەکانەوە بەرەمهێنانی کورتە فیلمەکان دروست بکەن و بیخەنە نێو فستیڤالە جیهانیەکانەوە. ئەم کورتە فیلمە ڕیبۆرن یەکێکە لەو کورتە فیلمانەی کە لە ئێستا بەرەمهاتووە وێنەگرتنی لە کوردستان و لە ئەمریکا کراوە و زیاتر لە سێ مانگێک خەریکیکاری وێنەگرتنی ئەم بابەتە بۆ ئەم فیلمە بوون و لە ئێستاشدا فیلمەکە بەرەمهاتوو پۆستەری فیلمەکەیان بڵاو کردوێتەوە و لە پرۆگرامی کورسان مەگەزین پێیان خۆش بوو کە وەک هەواڵە قسە و باسی لەسەر بکەین بە هیواین هەم نمایشکردنی و هەم بەشداریکردنی لە کێبڕکێکانە بتوانێت پلێکی باش بەدەست بهێنێت. ئەم کورتە فیلمە فیلمێکی درامی خەیاڵی ڕووداوەکانی ناوی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1990 باسی گەنجێکی کوردەکە لە گوندێکی کوردستان. هەڵدێر لە ڕۆژێکی ساڵی 1990 لە خەواڵە سێ دەبینێت کەس لە گوندەکەیان نەماوە، هەموو شوێنێک گوندەکە خەڵداگەڕێت و کەس نایدۆزێتەوە، بۆیە گوندەکە بەجێ هەڵێت و تووشی زۆر ڕووداوە بێت. وێنەگرتنی ئەم کورتە فیلمە سێ مانگی کێشاوە لە کوردستان و ئەمریکا کاری وێنەگرتنی بۆ کراوە. فیلمەکە لە بەرەمهێنانی سۆران ڕەسوڵ و ئەژین شێخی کاری دەرهێنانی بۆ کردووە.